ڕێگەیەکی سەرەکی ناو شاری کەرکووکە، ڕێگای کەرکووک بە ڕێگای پەرێزگاکانی سلێمانی و هەولێرەوە دەبەستێتەوە. ماوەیەکی زۆرە بە ناوی نۆژەنکردنەوە ئەو ڕێگای هەڵکەندراوە و ڕۆژەکە بە نیوە ناچڵی بەجێ هەڵدراوە. هەستەکەی بەم کرد لە کەرکووکە سوڕیتەوە، هەستەکەی کاکە حکومڕانی کەرکووک باش نییە، بردنەڕێوەی کەرکووک باش نییە، کەم تەرخەمیەکی زۆر هەیە لە جادەکانە، لە پاشماوە کۆکردنەوەیە، لە کێشەی ئاوە، لە هەموو کێشەکانی کەرکووک زۆر خراپە. بە تایبەت جادەکان ئێستا وەکو جەناب دایبینی بە حەقەت هەموو جۆرە حادیسەیەکی تیاکەوێتەوە. بەردەوام خەڵکی لەسەر ئەمرێ ئەم جادانە کێ بەرپرسیارە؟ خواست و داواکاری شۆفێرانی کەرکووکە بیداری کەرکووک پەلە بکات لە نۆژەنکردنەوە ڕێگەی حەولی کەرکووک. ڕێی هەولێر و سلێمانیشی لەسەرە. وەڵی ئەلێن ینی حکوومەت باوکی میلەتە کواکە باوکی میلەت بێ دەبا ئەمانەمان بۆ چاکە زۆر جا ئستیدا دامە بێ، زۆر جا دامە بێ، زۆر جا لەسەر ئەم تاسە ڕاکە لادا لە تاسەکە لە یەکێکادا سیارە لە تاسەی داوە چۆتە بانجە زرەوە سەتێکە شارەکە بێ ساحێب ئەگەر ساحێبێ بێ ئیشی لێکەن وەرە چۆن مەترسینەکە کە تۆ ئەو قاشتیان لێدا بە ناوەت چاکیان کرد ئەوەنەی دیکە وێرانیان کردو. بەپی بە دۆدا چوونەکانی کورسات نیوز ڕۆژەکە لایەن پارێزگای کەرکووکەوە بە شێوەی ڕاستەوە خۆ دراوەتە کۆمپانیا و کۆمپانیاکە سستی نواندووە لە نۆژەنکردنەوەی ڕێگاکەدا. هەوڵماندا ڕای لایەنی پەیوەنددار لە ئیداری کەرکووک لەسەر کەم و کورتەکانیان پرۆژەیە وەربگرین، بەڵام ئامادە نەبوون هیچ لێدوانێک بۆ میدیاکان بدەن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.